توانیان ڕاهێنانی تایبەت بۆ ئەرکی دیاریکرا. خوێندنی بەردەوام هەوڵ بدە بڕوانامەیەکی گونجاو بە دوای بەکالۆریۆس بەدەست بهێنیت بۆ نمونە لە بەڕێوەبردننی وەرزشیدا. ناوم سۆزی دلزارە مەرحەلە سێم لە بەشی وەرزش تێکمان هەبوو لەسەر هەلی کار لە بەشی وەرزش ئێمە دژی ئەوین کە هەلی کارمان هەبێ و زۆربەی واسی ئەو ڕێگرانە دەکەین و ئاستەنگانە دەکەین کە لە بەشی وەرزش هەمانە هیچ هەلی کارێکمان نابێ. یەکێک لەوانە کە باسمان کرد دیبێتێک و وە درێژەمان پێدا ئەوە بوو کە لە بەشی ئەوانەی کە لە هەلی کارمان نابێ لەوەی لەبەرەوەی لە هۆڵەکان لە قاعەکان لە مەلەوانگەکان ئەوانەی کە ئیش دەکەن زۆربەی ئەوانەی کە لە ئەوانەی کە بەشی وەرزشیان دەرچووی بەشی وەرزش بن بەڵکو ئەوانەی کە تەنها ئەزمونێکیان یاخود شەهادەیەکی بۆ ئۆنلاینیان هەیە یاخود تەنها شەهادەیەکە کە ساڵانە دەکرێتەوە لە شارەکان وەکو هەولێر و سلێمانی و هەروەها بێتەوە باسی ئەومان کرد کە لە زۆربەی مەکتەبەکان یعنی لە کوی مەکتەبێکی گەور و گران تەنها یەک مامۆستای وەرزشمان هەیە و ئەگەر باسی حکومی بکەین بەڵام ئەگەر بێت و باسی ئەهلەکانیش پێین زۆربەی داوای زمانی ئینگلیز و عەرەبی دەکەن ئێمە خۆ فێری ئینگلیز و عەرەبیان ناکەین بەڵکو فێری وەرزشێکیان دەکەین و باسی ئەو سیستەمەمان کرد کە لە سیستەمی بۆڵۆنیایە کە فێری ئەومان ناکە ئەزموونێکی ئەومان ناداتێ لەو وەرزشێکی ئێمە دەیخوێنین بەڵکو تەنها ئەوەیە کە فێر دەبین یعنی هیچ کە ئەوە نییە بۆ نمە ساڵ یەکەم فێرە مەهارەکانمان دەکەن کە تەنها ئەگەر بیکەینە سەر یەک مانگ دەیخوێنین یعنی مە دوو سیمیستەرمان هەیە لەو دوو سیمیستەرە دەرسی جیا دەخوێنین 6 دەرسی جیایە وهروەها ئەگەر بێت و باسی ئەوە بکەین لە مەکتەبی ئامادەی وهروە ناوەندەکان دەرسی وەرزش لە مەکتەبە کچەکان بە تەئکیدی بە هیچ جۆرێک ناخوێنرێ مامۆستاکانی کە وەری دەگرن زۆربەی مامۆستا وەرزشەکان دەرسی کۆمپیوتەریش دەڵێنەوە لە بەشەکان و لە مەکتەبی خۆشماندا هەیە و ئەوەی کە بەجددی بێ ئەمەلی کردوون لەوەی کە دامەزراندن ئەو هیچ دامەزراندن لەلایەکەوە خەتە بووە لەلایەکی تریشەوە کە هەلی کارمان ئەسڵ لە بەشی وەرزش هەر نییە لەبەرەوەی هیچ شوێنێکیان هیچ شوێنێکی هیچ بزنسێکیان زۆربەی ئەو فیستیڤالانەی کە ساڵان لە زانکۆکانیشمان دەکرێنەوە باسی هەلی کار دەکەن لە بەشی کە دەڵێن لە بەشی وەرزش دەڵێن هیچ هەلی کارێکمان نییە بوو ئێوە لە بەشەکانی کێشتا باشترە وەرزش لە کوردستان تا ڕادەیەکی زۆر خراپ یعنی گرنگی پێدراوە هیچ گرنگێک بە بەشی وەرزش نادرێت کانیان کەمە یاخود باری دارای ئەویان نییە کە بستن بە پاڕاڵێ لە بەشەشکە بخوێنن یاخود ئەوەیە تەنها دەیانەوێت شەهادەیەک وەرگرن بۆی دەوڵی چارەسەرکردن پێویستە خوێندکارێکی کەمتر وەرگیرێت ئەوانەی کە وەرزشین ئەوانە وەرگیرێن دووەمیان دەرسێکیان شتێک هەبێت کە فێری ئەوەمان کرد چۆن هەلی کار بدۆزنەوە لە بەشی خۆمان خوێندکار ڕۆحسەزانە لە فاکەڵتی پەروەردەی وەرزشی و جەستەیەکان وەرزش چەندین بوار هەیە کە هەمە ئافرەت هەم پیاوان بتان ئیشی تێدا بکەن بۆ نمونە چارەسەری سروشتی هەیە بۆ نمونە هۆڵە وەرزشیەکان هەیە بۆ نمونە واتە یعنی چەندین بوار هەیە کە تێیدا ئیش بکەین بەڵام سیستەمی وڵاتەکەمان وای کردووە کە دەرچوانی پەیمانگە وەرزشیەکان و برین کولیە وەرزشیەکان وای کردووە کە هەلی کاریان نەبیتن لۆ نمونە لە هەر هۆڵەکی وەرزشی هەر کەسێک هەبێتن یەکسەر دەیخێنە سەر برین سەر ئیشەکەی و تەمرین دەداتەوە بەڵام واناکەن کە خوێندکارێکی بەشی وەرزش بێتن دەرسەکەی برێتەوە یانیش تەمرینەکانی بداتەوە بەڵام سیستەمی وڵاتەکەمان ڕێگە نادەکە ئەمە ئیش بکەین لە بوارەکەی خۆمان. مامۆستا حەبیبە نیهات لە بەشی فاکەڵتی پەروەردەی جێستەی و زانستە وەرزشیەکان لە فاکەڵتی ئێمە هەموو ساڵێکە دەستم بە ئەنجامدانی چەند چالیاتێکی وەرزشی و هەروەها چەند چالیاتێکی دەرەوەی بواری وەرزشی ئەم ساڵیش هەرساین باکردنەوەی چالاکێکی کە دیبێتی پێدەوترێت کە تیایدا پێشبڕکێ لە نێوان گروپەکانی خوێندکارەکانمان دەکرێت لە فاکەڵتیمان چەند گروپێکی خوێندکاری زۆر بەتوانا بەشدار بوون لەم دیبێتەدا چەند باسکردنە لە چەند زانیاریەکی دەرەوچی و ناوخۆیی کە تیایدا ئاڵوگۆڕ و زانیاریەکان دەکەنەوە گروپەکان بەردەوام لە هەماهەنگی و ئاڵوگۆڕکردنی زانیاریەکاندان ئەو گروپانێک زیاتر کۆنڤەرزیشنی تێدایە و وەڵامەکانیان بەهێزترە سەردەکەوی بۆ قۆناغی داهاتوو وا دیارە پارەکە ئێمە دەستمان بەو دیبەیتە کرد بەڵام لەبەر نەبوونی کات کۆتا دیبەیتمان هەڵگرت لۆ ئەم ساڵ ئەم ڕۆژ خۆشبەختانە هەڵساین بە ئەنجامدانی کۆتا ڕۆژی دیبەیتەکە کە لە نێوان دوو قۆناغمان ئەنجام دەدرێت دوو قۆناغی سەرکەوتوو لێ هاتوو شارەزا و زیرەک بابەتێکی سەرنجڕاکێشمان بوویان هەڵبژاردووە کە تێیدا گفتوگۆ لە نێوان بابەتەکە دەکەن ئەگەر هاتوو ئەو گروپەی کە زیاتر زانیاری پێشکەش کردو و خوێندکارەکان زیاتر
بەشداریان کرد پلەی یەکەم بەدەست دێنێت و خەڵاتی تایبەتی خۆیان وەردەگرن. بەشەکەمان بەشێکی پزیشکیە کە لە سەدا 80 خوێندکاران وانەی پزیشکەکان دەخۆنن لە بواری چارەسەرکردن و لە بواری پێکان و لە بواری ئیسعافات ئەوەلی. خۆشبەختانە ئەم ساڵ دوم ساڵەکە و بەشەکراوەتەوە. ساڵی ئەو بەشەیما ئەوە نییە کە تەنها بڵێن دەبێتە مامۆستا وا بزانم بواری مامۆستایەتی لە بەشەکەیما ئیشی کەمتریان بەڵام لە بەشەکەیما ئەو خوێندکارانە ئەو فێرخوازانە دەچن لە بواری پزیشکی کار دەکەن لە عیلاج طەبیعیەکان کار دەکەن لەو نادیانەی کە دەرچوونیان هەیە و هەروەها بەشی چارەسەری پزیشکیان پێویستە دەتوانن لە مستەقبل لەوانە کار بکەن و لە بەشی شکاوی و چارەسەریەکان دەتوانن کار بکەن. ئەمەش هەلێکی زۆر گەورەیە کە لە بۆ هەم دەستکەوتێکی گەورەیە لۆ بەشی فاکەڵتی وەرزشی لۆ بەشی زانکۆی کۆیە چونکە ئەم بەشە لە تەواوی عێراق تەنها لە 2 شوێن هەیە ئەوی شاری کۆیە زانکۆی کۆیە و هەروەها لە شاری هەڵەبجە زانکۆی هەڵەبجە کە زانکۆی دەرەوەی عێراق هاتوونە پرۆپۆزەڵیان لە زانکۆی کۆیە وەرگرتیا تاوەکو بتوانن ئەوانیش هەمە ئەم بەشەی کە ئەمە کردوتمانەوە بەشەکە بکەنەوە. زانکۆکان دەبێت گرێبەر لەگەڵ یانە هۆڵەکان بکەن بۆ ڕاهێنانی قساتیان تا دوای دەرچوونیان ڕاستەخۆ لەوێ کار بکەن.